بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە خۆشەویستانم ئازیزانی بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. باش بیرم ماوە 9 ساڵ لەمەوبەر لە ساڵی 2009 بوو کێکم جار من ئەم بەرنامەیەم پێشکەشکردن. یەکەم بەرنامەشمان لە یەکێک لە گوندەکانی دەڤەری پشتدەر بوو کە گوندی سەربەرزی شێخاودەلان بوو و ساڵی 2009 و 2010 من بەردەوام لە ناوچەکانی پشتدەر و دەشتی بیتوێن و لە خۆشناوەتی بەرنامەی ئێوارانی ڕەمەزانم پێشکەشکردن. دوای 9 ساڵ لە یادەوەری ئەم بەرنمەیە ئەم ئێوارەیە جارێککە هاتینەوە بۆ ئەوەی کە یەکێ لە ئاڵقاکانی بەرنامەی ئێوارانی ڕەمەزانتان پێشکەش بکەین لە دەڤەری شارباژێر لە گوندی کوڕەداوێ کە خەڵکی سلێمانی پێڵێن کوڕاوێ. بەڵێ خۆشەویستان ئەم ئێوارەیە ئێمە لە گوندی کوڕاوێن بەو هیوایی کە ئەو جۆش و خۆش و ئەو جنبوشەی کە لە ئێوارانی ڕەمەزانی ڕابردووە هەبوو ئەوەی کە زۆر جار ئێوە هەانتانەداین لەسەرەوەی کە ئەم بەرنمەیە یەکێکە لەو بەرنمانەی کە بە دیار خۆیەوە دامانە نیشێنێ واروها ڕامانەگرێ و یەکێک بوو لەو بەرنمانەی کە بەردەوام ئێوە منتان هەانەدا بەوەی کە جارێککە پێشکەشی ئێوەی خۆشەویستی بکەم. بۆیە خۆشەویستانم ئەم ئێوارەیەش لە خزمەتی ئێوەی خۆشەویستە بم لە گوندی کوڕاداوێ بەو هیوایی کە ئینشاءڵڵا لەگەڵ ستافە بەڕێزەکەم کە پێکاتووە لە هەریەکە لە کاکە کارزان و واروها کاکە ڕێبوار و کاکە هاوکار بەو هیوایی کە بتوانین بەرنمەیەک پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەین کەلانی کەم بتوانن لەگەڵمانە تا کۆتایی بەرنمەکە بمێننەوە و میوانێکی ڕەزاسووک بین ئینشاءڵڵا. فەرموون ئێوەی خۆشەویست لەگەڵمانە بن. لەگەڵ ڕەمەزانە چۆن بە شێوەیەکی گشتی ئیش و کار و ئەو شتانەتان چۆنە؟ وەڵڵی ئیش و کار تۆ بتێ وەک ڕۆژانی ئاسایی ئیشکەی ناکرێت. بەبەستمەوەی ئێستا وەختی چی ئیشێکە ئێستا لەم کاتە؟ وەختی جادروانە، وەختی دێرا، وەختی جووتە، وەختی شەتڵە تەماتەیە، شەڕەماتی وەختی هەموو ئیشێکە. باشە لێرە چی و چی ئەکرێکە؟ وەڵڵی ئێستا بەناشکوی ناڵم شت لە وڵاتی ئەمە پارە ناکە لەڕە بەس پەشی خۆی ئەگەر شت کەوتەوە تۆ لێرە ئەیکەی هەڵاڵە کرێسیارە و هەلوە و حەماڵ و هیچی بۆ نامێت تەنها بۆ عەرەبانەکەیتەوە. ڕاستە بەڵام خەڵکی لادێ فێر ناتوان بەبێ ئیشیش دابنیشن لە خۆ ناکرێت لەم دەیە تۆ دابنیشی بەبێ ئیش. ئێستا حاڵی من بووم بە دوو بنەکە لە تاوی تەلەبە بنێکم لە شار بنێکم لێرێ لەبەر تەلەبە ڕژن کاگە لەبەر تەلەبەکانم خوێندەکان لە چیز نەچێت چوم بۆ شارگا باش خانشم. ڕاستە واتە خەڵک بە تەنها لە یەک شوێنیان ئیدارە ناکات یا بڵێ وەڵی ئەچمەوە شار ناکرێت خۆ لێرە باخ هینەکان بەنا ئەم شار باژەڕی ئێمە زانکۆکی تیاویە یا مەحەدێکی باشی تیاویە خەڵک چ مەجبوری بچێ بۆ شار مەجبوری نیم بچێ بۆ شار لێرە تەلەبەکەم بە سیارە بچێ بۆ مەکتەب بێتەوە. ئێستا لە سوورەقەڵات شتێکی ئەوە هەبوو خراپ من 3 ساڵ بە سیارەی خۆم لێرە لەگەڵ 3 تەلەوەیکە بردووم بە سوورەقان بە هەموو جستان بە سیارەی خۆم. چیتان هەیە ئێوە لێرە زۆر ئیتیمان بە چیە دەن؟ ئەم ساڵ یەخشت نییە ینی زۆرشت کەم حەزەکەی نەگوێزکەم ئێستا ئاوا گوێز ئەوە نارەسێکە یەک کوڵکی بێەوە هیچ گوێز قلە دیارە ماڵی مزگەوت تۆ لە بە خاتی مزگەوت گرتوێت لەبەر خاتری مزگەوت.
بەخوا ڕەمەزانێکی جوان و ڕێکوپێکی بووە خۆشە ڕەمەزانی ئەمسا ئەڕەوەڵا خۆشە لە کاتی کاسبیان بەڵام هەر زۆر خۆشە ئەوە کاتی کاسبیە لەم کاتا جوارنینەوە و مەسەل عەرز شێڵان و جێرا و هەڵان ئەوانەمان هەیە الحەمدوللا کە بێ ئیشیش نین لەخوا بەزیابێ بەڵام مادام نعمەتەکەی خوا لە هەمیان چاکتر باشە تۆزێک تەمەنت هەیە فەرموو ناڵم زۆر بە تەمەنی بەس تەمەنت هەیە هاشمانە بۆ باشە ئەڵێن وەختی خۆی جگە لە دێرا و جگە لە زرعات مەبەسمەوە وشکەدان و مەسەلەن هین کراوە دەخل کراوە جۆ کراوە نۆک کراوە نیس کراوە کزن کراوە وانە ئەوانە کراوە و خەڵکیش بە ڕۆژوو بووە و وهروەها بەقەدەر ئێستاش ناڕەحەت نەبووە باشە بۆچی خەڵکی ئەو کاتە بەورەتر بوو ئازاتر بوون سوسام لاشان باشتر بوو ینی چی بوو بەهێزتر بوون چی بوون نازانێت ئەو خواردنی کورداواری خۆمانە نەخوا زیاتر ئەجا ئەو دەستمەکی تەواو بوو ئیمانەکەی لەوانەیە لە ئێستا بەقەوەتر بوو ئەوە مهمە ئیمانەکەی چونکە من بە بیرمێ کاتێک باوکم لە ئێستا من پیرتر بوو هەڵسمان هەیە لەو شاخەی سەرەوە لەمانە ناچوو هەڵس هەڵکەنێ هەتا ئێوارێ وتی دوان مامە ڕۆژ بوون تەقی جەماعەتێکی دەوری دەکات 12 کەسی تی دوان مامە ڕۆژ بوون وارە بە منێ وەربارەکەم لەگە بارکەوتم وەڵای بۆم بار ناکردێن نەتوانم مەقسەم ئەوەیە ئەو کاتێ ئێستا من لەوانێ بۆم هەڵ نەکەندرێ ئەو هەرتا یا مەسەر کاتێک چی بۆرتان هەڵەکەن پێڵەن هەڵە زۆک و بۆر وایە لەو شاخی سەرەوەیە هەڵمانەکەن یان ئێستا تەماشاکەی بڵێن دێراو هەڵێ تقریب دەورێت تا سەعات 12 ئیشەکەن و لۆ بەداجێنەوە ماڵەوە ئەخەوێن و ئیسراحەتەکەن لەبەر ئەوەی کە ڕۆژەکەمان لە دەست نەچێت بەڵام ئەو کاتا مستەمەر خەڵە ئیشێکرد باشە با پرسیارەکە ئەوە لێ بکەم تۆ ئێستا بۆ نمونە لەم ڕەمەزانەیە چ خواردێگە خۆی ئەو ڕەمەزانانەی کە لە ڕابردوو شاگرتوتە قەدیم ئەگەر بە ڕۆژوو ببی ئەو کاتە چیتانە خوارد وڵی ئەو کاتە بە زۆری چونکە ئیمانەکە بەقەوەت بوو زیاتر ساوەر بوو ساوەر و گەنمە کوتاوە ساوەر و گەنمە کوترا و مەسەل هێلکە و ڕۆن و هێلکەی کوڵی ناوساجی و ئەم شتانە ناوساجی ئەمانە بەڵام ئێستا خوب برنج و گۆشت و ئەوانەیە زیاتر بەڵام هەموو ئاانێ ئەو جسمێ ئەو کاتە ئێستا چی گرنگی بە چ خواردنەکەدەن وڵی ئێستا گرنگی لێراچیە برنجە و بە زیاتر برنج و گۆشتە بە زیاتر تەماتەیە و برنجە و ئەو ناوستانەی تەماتی خۆمان پێ نەگەشتە جارەوە نەژاو ئێستا دە باشە پێشمانکەەوە ئەچین سەری لەو ماڵەشە دێن حواڵێکیانە پرسین شاڵە فەرموو فەرموو نانایشەڵات دەستمان ناچێت بەڵێ بەڵێ هاوبانجیشی دەڕۆینی شەڵات کەس لە ماڵە نیە سەلام عەلەیکم باشی چاشی دادەجان چاشی وەزت چۆنە شکر باشی وەڵاری وتمان ئێرە جوانە هینێکی بکەین باشە ئینشاڵڵا دەنگ و باسان لەگەڵ ڕەمەزانە چۆن باشە شکر وەڵام ئەمە ماشەڵڵا جوانە لەگەڵ ڕەمەزانە چۆن شکر باشە شوێنەکەتان ماشەڵڵا فێنکە و دەیخوای گەورە ئاسانی کە ئینشاڵڵا بۆتان خوا با سەرێکی لێ بدەین مادەمە ئەمەشتان حازر کردو ئەمە بۆ زۆپاکەی زستانە بەخوا ڕەنگە بەفری چاک ببارێت لێرە ئەوەش تو فەڕەنجیەوە نیە شلچی پێڵن لایەن شوێن پێڵن تو فەڕەنجیوەنێ کاک جەبار قوربان سەلام عەلەیکم خوا قەوەت بە دەتۆ خەریکی شەکەت بە باشە خەریکی شەکەت بە یارە ئەوە دێری سەلام عەلەیکم پورزە چاچی وەزت چۆنە شکر باشی وەزت باشە تۆ وەرە سێبەرەکە مادام وایە باوەنە گەرماشن نەبێ باشی شکر وەزت چۆنە چییە وەختی ئاودێران هاتووە ئاوی چییە دێری ئێستا خۆ هەنار باوەڕ ناکەم ئێستا خراپە ئێستا هەنجیر و شت یعنی بەس ئەو شینایەتی و شتێت
لەشتان ساغ بێ خۆ باوەڕ ناکەم ئێستا وەختی هیچ نییە بگەیشت بێ میوە هات وشتی واش باوەڕ ناکەم شتێکی وا هەبێ ئێستا هەیەکەم کەمە ئەڵێن ئەم ساڵ کەمە نازانم حاصلات کەمە چێ خۆیان بێ دووە هەرە بێ و کە نەژێ خۆ بە زۆر باشە هەنار لە قەدیمەوە لێرە هەیە یا تازە لێرە کراوە خوا لە علی دەمێکە هەیە ئەی هەنار وشتی چۆنە ئێرە هەناری باشە وڵی خراپنی باشە تێکەڵە زۆری ترشە ڕوو بە هەنار هەناری شیرین بۆ ڕوو بە هەنار باش ئەی هەنجیر و شتان چۆنە هەنجیر و گوێز و خراپنیە بەجارە خۆ دەرنەکەوتە هیچ کاتی نەهاتەوە ئەی خۆ هەنجیر لەگەڵ گەڵاکەیە ئەکسەر دەرناکەوێ نەخێت خوا نەبانجیرەکەی دەرەکەی هەموو هەنجێوان نییە کە زوو پێگای هێنە بازارەوەنە گەورە گەورێ بەزە و تامەی نییە دە قوربان با لە ئیشت نەکەین خۆشحاڵ بووین ئەو دێراوانت بۆچی حازر کردووە دەوەگرمە بە تۆی بە تەماتەوە تەماتەیە وڵا نواشم تێگەڵ کردووە ئالۆگەوایە ئەوە چێ تۆ ئەوە دێرۆغەیە یا هەر دێراو دێراوە 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 ینی دێراو دێراو لێرە هینەکەنەمان هیچیان دێرۆغە نین دێرۆغی تیان نابێ خوا دێرۆغە مەد بەخێرەوە چاشی باچش کورەوە چی ناوەستێ چاچ وەزت چۆنە باشی لە چۆیتەوە وەڵی شێوە توا خەریج چیت وڵی دەواشم و شێوە ئیشوکار بەبستم وەیە باخ بێ خێوەکەی بەرپاچەکەی شێڵیت ئەمە چێ شمشاڵە یا تاپڕە تاپڕ وڵای تاپڕش زەرورە لێ لێ باشە شوێنەکە دوورە دیارە بە گوێ درێژە چی ئارەوەڵا خۆش توانم ناتوانم بڕی بەڵێ ڕاوی پێ ناکە کاکە تاپڕی ئەمڕی تاپڕی ئەمی ڕاوێ نییە ڕاوێ نییە منەزان بەوە بەس شتی پێترسێنە شتی پێترسێ بەس بەوەی کە زانیان پێ وڵا بەس لە بەرمارش نابوو بەس بە مار درێغی مەکە بیتەقێنە حکومت ڕێگەی داوە بۆ مار دە فەرموو 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 قوربان فەرموو بچە بچە کاگاوات دەنگ و باست باشی جەنابێت ئەنجومەنی گوندی کوڕاداوانە لێرە ئەنجومەنی پێگوترێ لە هەندێک شوێن ناویتر مختار ینی مۆرت هەیە ئەو مۆرەی تۆ ئیشی چی پێکرێ وەڵامۆیشی ئاوای پێکەم وایشی بۆ دایراوە بۆ نفوزە ساگەر بۆ نفوز بەڵیشی کتابی ناپێنەوە بۆیان ناکەم بۆ هەش وێنە بچنی ناپێنە ینی ئێساگەرێک مناڵی ببێت ماڵک مناڵیان ببێ بچن بیانەوێ بچن بۆ ئەوە باوێت دەیەوێت تۆ لە وڵادەکەی دە یا کتابی تایبەت کتابی تابی خۆم من ئەی ئیشی ئیداریاتی دیەکە چیت لەسەر تۆیە چیتر دایرەشم داری مەدەنیشم کاتبی باشە گەرێ ئێچێک بچێ بارێ داری تەڕبێنێ تۆ هیچ چینی لەگەڵاکەیت ینی مەسئولیت مەسئولاتم بەسەرە بیکەم بەس نایکەم ینی بەشی خۆی داری تەڕشە بڕدرێ وڵی تەڕە بڕدێ باشە ماشەڵڵە ئەو چاق و چێوە کابرای خۆی بە لە ناو مەخوای بڕێ لە ناوەکو قەزێری چێوەکەی سەر نان بیبڕێ گزرە نابڕن نایبڕن داری وشمانەوە زۆرە پێش بە داری تەڕ ناکە چونکە مێرە داری زۆر دەوێت پێچێ بەڵێ داریشکی زۆرە بەس داری تەڕ خوادی لا باخکا کابرای بڕێت ڕێ لێگرت بێت ئەی ئیشی تۆ چیترە ینی لەنا ئەم گوندەیە کەڵەن ئەنجومەن ئیشی چیتری هەیە جگە لەو کتاب و سەرافەتی جاران کاکە کوێخە ئەلێرە بانجە کرد فڵان کەس ئەرێوە نازام چیەکە و مناڵم مەیە لە بڕوا بۆ ئەو ئافرەتە نازام چی ئەوێت بارەخا بێ وابێت وەڵا ڕیش سپێک مختاری جاران دێکی 6 ماڵی کاکە لە بەردەما ئیدارەیە کردنێ ئێستاش وەڵام مختار بچن بۆ شوێنە کتابی نەبێنە بوان ناکە لە ماودان جێڕنەوە ئیلا بێ بیلام وەرەقان بۆ نەکە بوان ناکە ئەیتخوا لەگەڵ کارەبانەی هەر ئیشیگانە بێت لێدای هەر دایرێک بێ ئەیتخوا لەگەڵ خەڵک نەرمونیانی ئارە وەڵا تا ئەستا من پارش لەکە زوێر نەگرم
تا ئێستا دووە خۆی بە 2000 توانین وەرگین بە ڕسمی وایە 2000 2000 هەر مۆرەکەتان لە یەک شتدا 2000 بە تاسە وەرم خۆی ساخ تەکسین ماشەڵای ئەوش کە لەگەڵ سواری بە 3000ەکە وەڵای تاسە لە کەسم وەرنەگرتم ئەو هەموو دی کوڕای بێ بۆ هەش کەسم کردبێ وەرم نەگرتم لەش ساق بێخوا دیەکەی تۆ لە ڕووی هێمنی و نەرمونیانی و هاوکاریکردنی یەکتری و چۆنن شکر زۆر باش کوڕاداوە جاران زۆر بەناو نازانم ساز باشن لەخوا بەزیابێ شەڕ و ئاژاوێتیان و جوبنادیتیان نیە هەچ کەس ئیشی هەروەزیوە هاوکاریەکی بۆ ناوێکترە لەگەڵ شکە زۆر باش ئێستا چەند ماڵە ئێستا دەوری 35 ماڵی لێیە 35 ماڵ ئەم بەرەوبەر بەس کە ئاوا سەیری ناوماڵەکانەکەی تۆزێک چۆڵ دیارە خەڵک لە زۆر زەرعات وەختی ئیش کوشتی وایە زۆر زەرعات خۆتی جادر و جووتکردنە و دێراڵانە و مێشولەی چاکیشتان زۆرە کۆرە مێشولە زۆر ئەی چی ئەڵێ خوڕگت نازانم مێشتەش بە قوڕ خواشی فاتخوا ئەو لە کوردیواری جارانە ئەنگوت مێشی تێڕیوە ئەنگوت هەتاکو نەترێکی و هێلانن نەکەو نازام چی نەبێ ناتە دەرەوە تۆ بڵێ وابێ بەخوای شەڵاوان نییە بەس تۆ دەرمانە شتێ بخۆی ئینشاڵڵا وەرە بە ڕۆژ ئێوارە بیخۆ دەی کاگاوە جان خۆشحاڵ بین زۆر بەخێر بێ ناخۆش بەڵە خۆشەویستان تەمان خۆرەکە خۆرێکی بەقوت هەیە بەس هەچەنە کوڕاداوێ شوێنێکی فێنکە بەڵام لەبەر ئەوەی کە شوێنێکی بەرزە کوڕاداوە ینی هەڵکەوتەکەی بە شوێنێکی بەرزەوەیە خواتە لە شوێنێکی بەرز هەڵکەوتووە ئەگەر چاوەڕێی خۆر ئاوابوون بکەین و بەرنمەکە ڕاگرین تا کاتی کە خۆر ئاوا بێ وازم دەقێمێنە بۆ بانکی مەخریب کە خۆر لێرە ئاوا بێ ینی تا ئەو کاتا بێ ڕاوەسین و کاتەش فریا هیچ ناکەوی بۆیە ناچارین بەرنمەکە گەر لەبەر خۆرەکە شابیکەین مامەسە خۆ تۆ زۆر ئیزعاج نابی ئاسایی دوانە دەی منیش بەخوا هەر زوو پیانەوتم گوت عینەک نەکەیتە چاوت بەو خۆی عینەکە زۆر لێ ناشیرنە بەس بەخوا ناچارم دەبێت لە چاویکەم مامەسا بە یارمەتیت یا تۆ لە چاویکە یا من مامەسا سەلامی نوێژی عەسرماندایەوە و خوا قبوڵی کا جەنابەت پێشنوێژت کرد جەنابەت مامۆستای ئەم گوندەی وانە مامۆستا مزگەوتەکەتان ماشەڵڵا مزگەوتێکی جوانە یعنی کەم گونتەیە مزگەوتێکی ئاخنجیلان و جوانی هەبیانی بە تەرتیب ئەمە بۆ چێ گەڕێتەوە نە هەر جگە لە شوێنەکەشی هەر ناوەی خۆشە کاشیە ینی زۆر بە تەرتیب و جوانی دروست کراوە ئەمە یەکەمیش دەگەڕێتەوە بۆ خەم خواردنی ئەم خەڵقە کە لێرە دانیشتون بۆ خەڵقی ئەم گوندە کە بەڕاستی چونکە ئەم مزگەوتە ئەم یانە ئەم دێ هەر لە کۆنەوە مەلا و مەلازادن مەلازادەی ڕاستە ئەوانەی لێ بووە ئیتر جمع و جەماعەتمان دائیمەن هەبووە هەر لە کۆنەوە لە باو و باپیرانی ئێمەوە هەر هەبووە ئەنجا ئێمەش بەڕاستی کۆڕێکی زۆرمان بە ئەم مزگەوتەوە هەڵگرتووە جارە ئێمە پێشەشی کە هاتینەوە یعنی کە لە دوای 92 کە دیهاتەکان ئاوەدان کرانەوە ئێمە ئەم مزگەوتە یەک ساڵۆنی مابوو تقریبان 4 دیوارەشی مابوو نەڕووخابوو ئەمە با هەمووی ڕووخابوو چوە ئەو 4 دیوارە مابوو ئەو 4 دیوارە خەڵقەکەی هاتەوانێ بۆ ئەوەی کە پەشیان نەکەوێت لە جەماعەت و لە نوێژەکانیان هەستان ئەو شوێنان ئاوەدان کردەوە پێش ماڵەکانی خۆیان پێش ماڵەکانی خۆیان ئەوان ئاوەدان کردەوە کەپرێکمان لێ کرد لە 92 کەپرێکمان لێگریانی هەر بەسەریەوە کەپرێکمان سابات بەڵێ هەتا وەکو سەقفی تێگرا هەر لەویان نوێژمان دەکرد ئیتر ئێستاش کە ئاوا الحەمدوللا ئاوای لێکراوە بەڕاستی خێرۆمەندان و خەڵقی ناو دیەکە و ئەمانە کۆڵێکی زۆریان هەڵ خەڵک بۆ نوێژ و جەماعەت چۆنە بۆ جەماعەت و بۆ گەرم و گوڕی نوێژکردن و عیبادەتکردن چۆن وەکو پێم وتی چونکە لە کۆنەوە ئێرە بڵێن مزگەوتی لێ بووە مەلای لێ بووە خەڵقەکەی وا ڕاهاتووە ئەزانی مەبەسم چییە مامۆستا زۆر پەرش و بڵاوە یعنی تۆ ئەوە کوڕاداوی بچووکەوە نیە بەڵێ ئەنجا لێرە
ینی شوێنەکان بڵاون ینی تۆزێک کاتی جەماعەت و ئەوانە کاتێکی دەبێ هەتاکو خەڵکەکە کۆ بێت هەر چندێک بڵاو بێ ئێستا بڵین ماڵ هەیە زۆر دوورە لەوێەوە هەمویان دێن بۆ جەماعەت هەر بە جەماعەتی بەیانی بۆ نیوە ڕۆ بۆ عەسر بووە ئیتر ئەگەر ئیش و کاری نەبێ کابرا زۆر زەرور نەبێ دێ بۆ مەزگەوت بۆ نوێش دەکرێت یەک دوو مامۆستای یاخود با بڵێن زانای قەدیم لەوانەیە کە کاریگەریان هەبووە لێرە بیرمانی بخەیتەوە بیری بینەرانی بخەیتەوە بزانین کامانە بوون لەو مامۆستا و زانانی کە وەختی کاریگەر بوون ئەوانەی کە وەکو ئێمە بۆیان ژێراوینەوە لە پێشینانی خۆمان لەین پیا ماقولانی خۆمان بۆیان ژێراوینەوە یەکەم مەلایەک کە لەم دێها دەست بەکار بوو بێ مەلا سولەیمانیان پێوتووە مامۆستا مەلا سولەیمان هەر خەڵکی ئێرە بووە لە شوێنی ترەوە هەرەوە جاران باو بوو مامۆستا لە شوێنی ترەوە دەهات بەڵێ خەڵکی ئێرە نەبووە لە شوێنی ترەوە هاتووە ئەو مامۆستا مەلا سولەیمانە ماوەیەک لێرە خزمەتی کردووە دوای ئەو مامۆستا مەلا سەی عەبدوڵڵای واشە ئەویش ماوەیەک لێرە خزمەتی کردووە لە دوای ئەو ئیتر کە ئەوان ڕۆیشتون ئێمە مامۆستا مەلا مستەفای خۆمان هاتووە ڕەحمەتی خوای لەوێ کە ئێستا وەفاتی کردووە هاتووە ماوەیەکی زۆر لێرە بووە حوزرەی هەبووە دەرسی وتۆتەوە فەقی هەبووە ئاگام لێ لە شوێنی تریش خەڵک هاتووە بۆ ئێرە بۆ فەقێ لە کەنارەوە هاتووە لە گۆمڵەوە هاتووە هاتە مامۆستا مەلا ئەحمەدی گۆمڵە مەلایەکی کەنار و ڕاستە ئەوانە هەمووی لەسەر دەستی ئەو فەقێتیان تاوا کردو و ئێستا بڵین حاليا ئەوانەی ئێستا الحەمدوللا لە ژیانیشدا مامۆستا تۆ جگە لە تۆفیقی کەنار و بەڵێ جگە لە پێشنوێژی کردن و هەروەها خوتبە خوێندنەوە ئەوانە چیتر بووە خەڵکی ئەم دەیەکەی ینی مەبەستم ئەوەیە کە دەرس و دەورێک شتێک هەیە وڵی وەکو ئەوە لەبەر ئەوەی کە بۆ خۆت دەزانانی دێهاتەکان خەڵکێکی وایتیانە ماوە ینی ئێستا ئەم دێ ئێمە بگەڕی لەوانەیە چوار گەنجی وایتیانە بێت لەبەرەوە ئەوەی کە گەنج بۆ ئیشی پێکراوە ڕۆژێت ناو شارەکە یا تاعین بووە یا خوێنەیە تەنها پیرەکانیش لێرە ماون ئەوانیش بەڕاستی ئیتر لەوە بوونەوە مناڵوشتی وان بێتەوەمان ینی کەوتە ئەی لەگەڵ ئیش و کار تۆ خۆت باخ و بەخدار و باخات و ئەمشتانەشەوە هەر خەریکم من مامۆستای لادێ ئیشی شەکا و ئیشی بڵێن مەلایەتیەکەش ئەەکەم و الحەمدوللا ئیشی باخ و باخاتەکەش ئەەکەم بەڵام کەمەشێک ینی زۆر ناوەکو خەڵ بڵین زۆر دەیخوا مۆفەقتان کە ئینشاڵڵا مامۆستا جان لادێ جاران قەرەباڵغ بوو خانوەکان زۆر جارە کەوتنە سەر یەک جاریوا بۆ خانوێک مەسەلەن بۆ منە خانوێکی تر یاخود دووسێ نهۆم بوو ئێرە بانیژەیەک بوو بە خۆش سەربانێک بوو ئەم سەربانە زۆر جار بە پەیژەی دار بە پەیژەی دار خەڵک سەرەکەوت ئێساوە پەیژەیەکی دارە بەسەریا سەرەکەوم بۆی وا هەر نەزانن کە ڕۆژنامەنووس هەرۆزانن زوور لە سی و لەسەر مێزدا بنیشێ با بەشی خۆشی لە ئیشی لادێ و هەروەها لە ژیانی لادێ شارەزایە با بزانم مەتوانم سەرکەوم بچینە کوێ ئەوها دووسێن دە قسە بکەیت لە ئەم خانوە تقریبا سێما بەیەکەوە ئەژیان ڕاستەکەی خێزانی گەورە هەبوو جارە ئەم ماڵە نییە وەکی خۆی ماڵێک وە ئەمە وەیە نیشان زۆر جوانیش ئەمە ژێریشی ئەمە ماڵێک بوو بەخان تقریبا هەڵکو لێ بوو فیان ئەرجانەوە لە ماڵە ئەژیان لەم خانوە لەم دیواری بەمدا ئەمەدا لە ئەمەدا ئەمەدا ئاوا ئەژیان سێ چوار کورێ بوو دوسێ گەژ نایەناب لە ئەمە ئاخریایەتی دووسێ خانووی هۆلەی کان کردی ئێوە جاران یەک لێفە هەبوو هەمویان بە خۆیان دا هەر کەسە لە لای خۆیەوە چۆ بنیەوە
هەرە وڵای مناڵی ساڵان لەسەر خافی ئێستا ناکەتە دەکەوتی ئەرە وڵای ئێستا بێ شلێ بە تەنیا دانی نابێت شلەیەک دوو کەوچکی تیاابێ ئەرە وڵا ڕاستە ڕاستە ئەوە ئێوە گەڵ لە عەرزەکە دانێن قۆریە بەس باشەوە قۆریە گەڵە لە ناو چیاداتان ناو خۆ هیچ نی ئەژێری چییە بەردا تۆدان ناودیان باشە ئەو گەڵای چی لەکەن بە شکراوی ئەدەن بە کاروبارەکە لە بەرەوەی جاشین و زۆر جاشیان نایێنێم ئەو بۆ زستانە زیاتر بەکەمیدانم بۆ کاوڕ و بەرخ و چیلکەکەشی بۆ باسووتان بەس جاران لەو چاوان ناکرا گەڵی بە واستەوەی کە زۆرتی کاوجۆە بە حیوان زۆر گەڵە ناکەین ناساڵان ئەتا ئەم هینە چیەوە ئەو ڕوتەنە سەرەوە کرا بەگەڵ تا ئەو ڕوتەنە ئەمە ئەرێ ناوی چی بوو ئەم چۆستانی سەر بازەگیری پیانم سەرەوە ئەمانە ئەوە سەرشی و سەرشی باشە ئەو سەرشیەوە کوێیە ئەو سەرشیەوە هینە باسنێ و ڕەشەکانی و هینە مەڕانێ و ئەمانی لە منتیقەی سیوەی و ئەوانە منتیقەی سیوەی لەکە ئەو دوو ئەوێشەوە ڕەگە حدودی بانە و ئەوانە بێنی دووترە لێشەوە لێ ئەچێتەوە هینە بڵێن دێهاتوکە بارێ و شیوەکە موسەکەەوە ئەمانە هەموو ئەوە سەر حدودی ئێستا حتمما لەوانێ باخوشتەکانتان خزمەت کرد بێ خزمەتان نەکردووە منیچ بۆ ناکرێ ئەی دەرمانیشتان نەڕشانوە ئێشم بۆ ناکە باش مەکرێت چکم دوو سێ دەرە تەماتم چیتان هەیە لێرە سێ دەرام گوێستان هەیە گوێزمان هەیە بەس هەمانە بەس پیانمان هەیە و ئیتر بڵین ترێمان هەرمەمانێ و ترێ هەیە خوان پیانەوەنی بە پێوەی کە تۆ باس و خوسوجۆقت کرد تامن باس و خوسوجۆق بە ترێکرێ بە ترێکرێ بەس ئێرە ئاوا سەیرەکەی ئەی چێوە ئاوا ناوبانجی پیا کردووە بەهۆی چیەوە بووە تەسویری کرد هەوکو ئێستا ئێوە تەسویر ناوی چی بوو دڵشاد بوو دڵشاد بەس ڕسووش زۆر دیار نێ لێرە ڕزەکانە دیو لەو تیۆ بەسەرەوە ڕۆژە لەسەر تەنور بووم نانمە کردکەهات شتەکەم لە ژوورێژا بوون هێنامان نەدەرەوە ڕسممان گرتو لەش ساق بێ ئاخوا باشە زوو هەر خەڵک هەر باسی زووەکە هەرڵێ زوو زۆر خۆش بوو ئەی باشە بۆچی باشە بەم پرسیارێ لە تۆ بکەم وەختی خۆی آخر ئێستا ئێواران ئاوی سارد و ماستا و ئەوانە ئیسار ئینسان حەزی لێکەوە نیە بەس ئەو کاتە بە چی سەرتانە کرد چین لەکانێکمانە لەو چم ئێوارەیە
تۆزە لە ئێستا درەنگ کرد دەوری چارێکی ڕۆژ ئێمایەکێکمانە چوینتەنەکە ئەومانێ نازەرە ئەو تەنەکە ئاوێتی گۆزە بە گۆزەش گۆزە بوویان تەنەکە بوویتر هەشتی حازر بە خۆشترین خواردنی ئەو کاتە کەس بڵێن عیلە هەمووی حەزی لێ کرد بە گەنج و پیرەوە چی بوو؟ لاچی نەبوو ماشێ بوو لاچی نەبوو یەکێک لەو خواردنانەی کە زۆر حەزیان لێ کرد وەڵا هەمووی خۆش بوو نازانم ئیشەوە بوو بە قەوت و بە تااقەت بووین ئیشەوە بوو لەگەڵ کەس و کاری خۆ بووی ئەخر وایە تۆ لەگەڵ خەش و خەزوری ڕێک و پێکاو ماڵی ڕێک و ئێستا بۆ مەرجی ئەوە بە کوڕەکە دەکایە کچەکە و شووەکە بە شەرتی وای کە ماڵی جای بوو وایە هەڵە نازانم بۆ ئەوە هەشە وایە هەشە واژنی ئەوە تۆ کەس لەگەڵ ئاژی ناوە کوڕەکانم هەمویان جیان بووکە لەگەڵ ناژی لەگەڵم بوون یەکی 6 ساڵ لەگەڵم بوون 4 و 5 و 6 ئێستا تەبنیان بۆ کەم بۆی وای دەگەنێرە هەرچیان بێ خوان برچێ کوڕ باشە کە پێتان خۆشە لە شارەوە دێنەوە بۆ ئێرە ئەگەیشم بۆ بکرا نێڕۆشمەوە بەس دەچەنەکەم دەستم لە دوانە بینام دەستم تاو نییە کە زەڵدی لیام بەهاری ڕابردوو ئەمەتی گوچلێ کرام بەڵێ خۆشم بۆ ئەمێ سێمە چین بێماری گزلی تا تقریبا 6 برا بووی بێکۆ بووی بەڵێ لەسەر هەرێکی خوانە لە شوێنێکە بەتەبن بە حالێتێبی ئێستا ماشەڵا خان و ماڵی خۆش و بەر و ماڵی خۆش هەموو شتێکی ڕێک و پێک یاخوا بە ڕەحمەت بێ برایکی ئەو براکانی من و ئامۆزاکان تر ئەوانە کردویان مەبەستمەوەیە ئێستا بەر و ماڵ زۆر خۆشە کەچی خەڵک زۆر حەزی لە لادێ نییە ژیانەکە ناڕوە مامۆستاگیان ژیانەکە ناڕوە ژیانەکە ناڕوە ژیانەکە ناڕوە کاستی بۆ ناکرێت ئیشی بۆ ناکرێت سلام عليكم چۆنی خۆ خۆدان باشی تەخەت چۆنە چاشی دەکو باست باشی چاکی شکوت باشی ئەدام بێ چوە بۆ بەڕۆژی لە بانیەوە تا ئێوارە نایەوە ئەی لەگەڵ ڕۆژوان چۆنی الحەمدولله چونکە شوان بیت و بە ڕۆژوش بی هیلاکە بیت لە زۆر لە شوانەکە لە زۆریش باشتر دەوێتەوە مامۆساڵێ بەهشتەکە پێم زۆکەر کردووە چکە پێغەمبەر سازەفەری شوانێ بە تەنیا لە چۆڵەوانەیەکە بانگ بڵێ و قامەتکە دوورکە ئانوێشکە خوا لە هەموو گوناهێکی خۆشەوی خاتە باش وەڵای خۆ بەخوا زۆر چاکیشە بانگیش بدە وەڵا ڕۆژەکەش بانگ بڵێ بانگ بڵێ و قامەت باشە لەش چۆڵەوانەکە خوا گەورە خۆی ساڵە زیاتر لەمە پێش کابرای کردێتی بە خێتێتی هەر مسلمانە لێ خوا گەرنی ئازابێ باقیاتەکەشی بەرمۆ مزگەوت جافای لە چناوسە وەختی نییە تاکو ئێمەش لێ بخۆی وای کردو بە خێر کابرا دێر کەسەکان لێ بخوا ئەوش کە زیاد ویان لە مزگەوت مامۆستا ئەو عورفە لە لادیا وەختی خۆی هەبوو ینی خەڵک چۆنەڵی بەخیل و حەسوود نەبووە لە بەرامبەر ئەو شتێککە هەی بووە جارەوە کابرا شتێکی کەمیشی هەبوو بەس وتێتی قەی ناکار کەسی لێ خوارد گەرنی ئازابێ ئێستا ینی ئەم تەلبەندوشتنی و پیاوەپیرانە گاڵتان پێ پیان نەخۆشە ڕێر عیبە ڕێ پەرژینێک لە شوێنێکرێ بەس بۆەوەی کە حیوان نەچێتە ژوورەوە ئەجنە خەڵق چێ دێ با بڕە بەکەیفی خۆی چی حەز لێ بخوا و لەسەر دەچێ بەس موهیمە شتی زیایان نەباڵێ خۆیتر چەندە خوا بیخوا بیوە باشە مامۆستا بە فرسەت ێزانم ئەو ینی لێرە ئەو پرسیارە بکەم جەنابە دەگەر وەڵامێکمان بدەیتەوە لە ڕواگە شەرعیەکەیەوە ئەویش ئەوەیە کە وترێ زۆر جار تۆ بە باخێکا ڕۆی لە قەدەر نەفسی خۆت
لێ بخۆی قەیناکە لەم باخە گەورانەوە لە لادێ هەچی شتێگە نێمە کوڕێکی ئامۆزا زامانێ نای کاک ڕۆفە تی لەم باخە بخۆی لەم باخی سەر خۆخەتم دەی بخۆن چکە ساحبەکەی کەی نێژێ ئەرێ لە ڕای خوا و لە ڕای خوار کەسێ لێ خوا لێ خوا تی قەیناکەوتیەوە حساب نییە تێبێ سا گردن نازاکە و بۆیە کە وشک نەبێ یەکەم جار واڕن لەبەرەوەی کە وشک نەبێ لێرە هەر شتێکە نێژن کە تا عادەتیان واڵن چێ لێ خوا لە ڕای خوا بە لێی خوا گرت نیازان سلام علیکم تۆ ناو چییە؟ ئارە کاکە ئارا چۆنیت؟ ئەی ئەمە ناویچی ئەم کاکەیە سەهەند کاک سەهەند دادێ قسێک مامۆ بکە تۆ ناو چییە؟ سەهەند ئەی باوکو ناوی چییە؟ شێخ تۆفیق باوکیشی شێخە ئەی باوکی تۆ؟ ئەوە باوکی تۆ مەلایە ئەوە هاشە بە قووەتە زۆر چاکە بە ڕۆژوویت؟ نەوەڵە ئافرین مادام ڕاست قسەت کرد ئافرین ئەی تۆ؟ بە ڕۆژوویت؟ بە ڕۆژوو ئەو بە ڕۆژوو ئێ گرێیاوەتەوە ئازاری چی شتی خواردووە دوایی گرێیاوەتەوە وایە؟ زۆر باشە ئەزاری چی حەزت لە چیە تۆ؟ هێلکەی شانسی نقۆڵ بنێشت کامیان؟ هێلکەی شانسی ئەوە هێلکەیکی شانسی بۆ تۆ ئەی تۆ؟ تۆش حەزت لەوەیە وەکو ئەوەی ئەو ئەمەش دانەیەک وەکو ئەوەی ئەو خۆر باش شتێکی ترتان بەمێ دوایی دووبارە نابێتەوە تا ڕەمەزانێکی تر نایەمەوە باشە ئەم بنێشتە چ بنێشتێکەوە بۆبی جاران پیان نەگوت پاپا ئەوە بنێشتێکی زۆر خۆشە ها بیەم بەکەمتەن بیەم بە تۆ ئەی تۆ ئەخر پێم نامێنێ بۆ تۆ چیڵی ها تۆ ئەوە بگرە تۆ بە ئەم بنێشتەش خۆشە مەش زۆر خۆشە ئەمە ترشە لە سەرەتای دوای زۆر خۆشە بێ ئیشی باش تەواو بەسە دەی فەرموون هو تحرير رقبة مؤمنة فمن لم يجد فصيام شهرين ختمەکەی ئینشاءالله ئینشاءالله ڕەمەزانان یەک ختمەکەی بەخوا جاری وە دوان و جاری وە دانی چ وەختێک قورئان نەخوێنی وەڵا کاتێکی ڕێک کوت ئێوارە بوو بە نەبوو نیوەڕۆ بوو کاتێکی ڕێک بوو چڵای خوێن بەیزنی خوا ئەی ڕۆژانە بە ئیش و کارە لەگەڵ چی خەریکیت وڵای تێ فەلاحەتێ زەرەعاتەوە تێر زەرەعات شتە و تێر فاسۆلیایە و ئێستا دەست پێکە تەماتەیە و خەیارە و بەس دەسمانجەکەم ڕەبی بەخێر بیستە چاو الله أكبر الله أكبر الحمد لله رب العالمين الله أكبر السلام عليكم خەڵک زۆر باسی ڕەمەزانی قەدیمەکەڵێ خۆش بۆ و شتی خۆشیان خواردووە علاسا شتی کوردەواری شتی کوردەواری کە قەیسی و شتیان خواردووە قەیسیە هاتەوە هەڵوژێگەی واتنەوە سێوە هاتنەوە سێوە ساوەر وڵڵا تۆ گەور ساوەری من باوکم مابوو کە ئاشوشم نەکرد بوو یەک ئەمەدە ساوەرە مابوو حەودار هەروەزی گەڵانی کرد کەس بۆشی نەهات هەر بۆ گەڵان بۆی نەهاتە ساوەرەکەش تەواو بوو ئەم دێ دۆشا و شتانە کرد وەختی ئەڵا دۆشامان هەر کردووە بۆ خۆمانەن جا باسقمان کردوون دۆشاومان کردووە ترێمان هێناوەتەوە دۆشاوشتمان هەر کردووە بەس باسوختان کردووە سجوقیشتان باسقمان کردووە سجوقمان کردووە سجوقی ئێرە بە گوێزەیکەن بە گوێزەیکەین بە گوێزەیکەین بەڵێ
ئەی باشە خەڵکی ئێرە لەگەڵ نوێژ و تاعەتە بە تایبەتی چینی ئافرەتان چۆنە؟ زیاد بێ هەشکر باش بووە هەر باش هەر باش بووە لە حەمد و سەنا بۆ خواها هەر باش بووە. ئەی چی حاجژنەڵێ نازانەوەی چوە عمرەی کردووە نازانم نەخۆش ئەم ساڵ چوین بۆ عمرە هەرزێکمان سوین دەو کاتەوە هم نخوش نازم لێخوا شیفات دایخوا ئەی بەڕۆژ بە چی خەریکی والله لە هەر نەخۆش خۆی دوکانمی ئەوژا دوکانەکەم دەوێت بەس هەر نەخۆشم دەڕوو بەجێ بەخوات توێنەوەرە چوو بۆ شار ئەمارە چوو وڵای هەر ئەو هەوایە هەر بە خۆی شەڵا بێ بە شیفا وەکو من لە خزمەتام کوڕەکان ئەڵێ بۆرە بۆشان ئەڵێم نایە جێرەشانم خۆشترە حاجژن چۆنە هاوکارتە شکر بۆ پەچی کەوتین شکر باش نهانە پەچی نەکەوت باش کوڕە بەخوا پیر بووین تازە تەوا خوا عاقبەتمان بەخێر گەڕێ خوا پیری عاقبەت بەخێر بین سەلامەت بنیا خوا پیری عاقبەت بەخێر بین خوا گەورەی خێری ئامین یا ڕەبی ئامین ئامین دنیامان بۆ خۆشکە و بڕمان دێگە یەک پاک بێ و ئەم دێ ئەمە مێژوێکی کۆنی هەیە بە حکمەیەک چەند ئاسەوارێکی کۆن دۆزراوەتەوە بەو پێبێ زیاتر لە چەند سەد ساڵێک ئەگەرچی بە نووسراوێک دیاری نەکراوە بەڵام مێژوێکی کۆنی هەیە و پرسیارەکەیش ئەوەیە کە ئەم مێژووە بۆ دیاری نەکراوە بەڕاستی کەم و کوڕێک بۆ وەرە بەداخەوە لە پێشینانمان ماوەتەوە ئەگەرچی ساڵی 2006 جەنابی مامۆستا مەلاحمەی شەریعەت عەزیەتی کێشا و کەمێک لە مێژوەکەی کۆ کردەوە بەندەش وەکەوەی بە ئەرکێکم زانی لە ساڵی 2004ەوە بە هەمان شێوە کەوتمە کۆکردنەوەی ئەم بابەتانە و یەکە گەڕام بە دوای وەگەڵی دەماودەم هەرچی بیسرا و کۆم کردوتەوە لە دووتۆی ئەم کتێبە کە ناوی کوڕەداوی و کوڕەداویەکانە و لە 12 بەش پێک هاتووە ئەو مێژوەی کە باسەکرێ لێرە یا زیاتر لە سەدان ساڵە بەڕاستی ئەومان بۆ دەراخەکە ژیان لەم گوندا زۆر دێرین و کۆنە ناوی کوڕەداوی لەوە هاتووە ڕاستەکەی ئەگەر بڵم 6 بۆ چوون لەسەر ئەم ناوە هەیە هەندێکڵەن کەسێک بە ناوی داود لێرە ژیاوە و لەگە خۆی و کوڕەکانی کوران لێرە هەبوو کووریا سنگەریوە کوورەی داودی پێڵن هەندێکڵم بەهۆی کوڕی شوێنەکەیەوە بەڕاستی کوڕەوەی واتە کوڕی دەوێت لێرە خەڵبجە لەم کوڕا کوڕی دەوێت کوڕە شوێنەکەی لە هەمبانە بۆرینەیە باسێک هاتوتە لەسەرۆ پێناسینی ناوەکان چەند شتێک باسەکە ئەگەرچی لەم کتێبا خۆتان دواتە بۆی کات زۆر نەکوژم ئەتوانن ڕوونکردنەوە بنەسەرەوە ئەم ناونە لەوە هاتووە یاخود ژای کوڕادەمان هەیە کوڕادە یاخود بە کوڕاوە یا بە کوڕایەنەوە برێ ئەمانە لێرەیە هەیە